داخوازی ڕووخانی کۆماری ئیسلامی لە قوڵایی کۆمەڵگاوە سەری هەڵداوە. ماوەیەکە ڕاگەیەنەرەکانی تەبلیغی لە ئێران ئاگاهانە بابەتی تەوەڕووم و گرانی کا هەڵبەت ژیانی لە زۆربەی خەڵکی دانیشتووی ئێران تاڵ کردووە هێناوەتە سەروی بابەتەکانی جێی سەرنجی خۆیان. ڕاگەیەنەرەکان بێجگە لە یاری بە ئامار و ئەرقامی دروستکراو لە زمان ناوەندی ئامار و کارناسانی جۆرا و جۆرەوە کە لەگەڵ ڕاستیەکانی ژیانی خەڵک مەودایەکی زۆری هەیە لە هەوڵدان سەرنجی کۆمەڵگا لە هۆکاری سەرەکی بوونی هەڵاوسان و گرانی هەوسار بچڕا و بێمافیەکانی سەرچاوە گرت و لێیەوە لە ئێران بەرەو لایەکی تر لەوانە کێشەی مدیریەتی ئابووری و لە باشترین حاڵەتدا ناکارایی دەوڵەتی ئێستا بەرن. بەواتایەکی تر لە هەوڵدان گۆڕەپانی بەرەو ڕووبوونەوەی خەڵک لە ئێران لەگەڵ کولیەتی کۆماری ئیسلامی وەک سەبەبکاری سەرەکی لە نێوچوونی ژیان لە قوڵاییەوە بۆ ڕواڵەت بگۆڕن و ئەو بە هۆکاری خراپ بەڕێوەچوونی ئەمیان ئەو بەش لە ئیدارەی کۆمەڵ لە قەڵەم بدەن و لە ئەستۆی سەرجەم حاکمیەتی داماڵن. ڕۆژنامەی ئارمانی ئەمروز کە زمان حاڵی ڕەوتی ئیسلاحخوازانی حکوومەتیە لە بابەتێکدا بەڕێکەوتی شەممە 6 مانگی ڕەشەمە لەژێر ناونیشانی کارناسانی ناوەندی ئامار لەکوێ شت دەکڕن نووسیویەتی راپۆرتی نرخی تەوەڕوومی مانگی ڕێبەندان 53.4% ڕاگەیەندراوە کە بێجگە لەوەی کە ئەم ئامارە زۆر جێگای متمانە نییە دەرخەری شکستی دەوڵەتی 13هەمە لە کۆنتڕۆڵکردنی هەڵاوساندا کە بەرپرسان لە مانگی گەلاوێژەوە چەندین جار مژدەیان داوە و ئەو وەک دەستکەوتی سیاسەتەکانیان باس دەکەن. بەڵام هەڵسەنگاندنەکان دەری دەخەن کە ئەوەی لە ڕاستیەکانی کۆمەڵدا ڕوویداوە گەشەی نرخی ئەو کاڵایانەیە کە بەشێکیان تا 250% بەرز بوونەتەوە. وا لە درێژەدا دەنووسێ دەوڵەتی 13هەم جەخت دەکاتەوە کا وڵاتی با هەڵاوسانی 60% وەرگرتووە و توانەوێتی ئەم تەوەڕوومە کەم کاتەوە بۆ 40%. ڕقەمی 60% کا لە هیچ یەک لە عەدەد و ئەرقامەکانی ناوەندی ئاماردا نابیندرێت. ئەو جۆرەی کە وترا لەم ڕۆژانەدا بە شوێن ئاخێزی شۆڕژگەڕانەی لە ئارادای خەڵکی ئێران کە دەستی خستە سەر سەبەبکاری سەرەکی لە نێوچوونی ژیانی خەڵکی واتە کۆماری ئیسلامی ڕاگەیەنەرە تەبلیغاتیەکان بە ئاماژەکردنی ڕیاکارانە بە ئازاری و ڕەنجی خەڵک دەیانەوێ ئەو بەلاڕێدا بەرن و خەڵک لە بوارێکی تردا سەرگەرم بکەن و لە چاوەڕوانیدا ڕایان بگرن کە گۆیا بە گۆڕانی کەسەکان و نەهێشتنی خراپ بەڕێوە بردن دەتوانن گرانی و هەڵاوسان کۆنتڕۆڵ بکەن و ئێش و ئازارەکانی ژیان کەم بکەنەوە. بەڵام زۆربەی خەڵکی ئێران هەمان ئەو خەڵکەی کە لە ئاکامی 44 ساڵ حاکمیەتی کۆماری ئیسلامیدا پشتیان لەژێر باری ژیانی تاقەت پڕۆکێندا بۆ دابینکردنی نانی سەرسفرێ چەماوەتەوە هەمان ئەو خەڵکەی کە دابینکردنی پێداویستیەکانی ژیان بۆ زۆربەیان بووەتە ئاوات و ئارەزوویەک بە تایبەت لە ساڵی 96 بەملاوە لێیان حاڵی بووە کە ئەم ڕژیمە شیاوی ئیسلاح بوون نییە و گۆڕانی کەسەکان لە دەوڵەتە گوێ لە مشتەکانیشدا ناتوانێ ئازارە بێ ئەژمارەکانیان لە وەهانیزام و مناسبەتێکدا کە لەسەر نایەکسانی و بێدادی و بێمافی بیناکراوە تیمار بکات. بەم جۆرە بوو کە داخوازی ڕووخانی کۆماری ئیسلامی هاتە سەروی داخوازیەکانەوە ئەو داخوازیانەی کا لە سروشتی نیازی خەڵک بە ژیانەوە کڵپەیسەند و هەموو جێگایەکی گرتەوە. داخوازی ڕووخانی ئەم دەسەڵاتە لە قوڵایی ئەم کۆمەڵگایەوە سەری هەڵداوە و بەلاڕێدا بردنی لەلایەن حاکمیەت و دەستگای تەبلیغاتی ئەوانە ئیتر ئیمکانی نییە. تەنیا باسکردن لا ئێش و ئازارەکانی خەڵک بەبێ دەستبردن بۆ ڕیشە و هۆکارە ڕاستەقینەکانی خۆخەریکردن لە ئاستێکدایە و کەوتنەداوێکەوەیە کە حاکمیەتی ئیسلامی بە یاریکردن بە ئامار و ئەرقامی ناڕاست سەبارەت بە بوونی هەڵاوسان و گرانی و باقی نەهامەتیەکانی پەیوەندیدار بە ژیانی زۆربەی خەڵکی کۆمەڵگاوە خستوویەتە ڕێ.
ڕاستیەکەی ئەوەیە کە ڕژێمی ئیسلامی نەدەیەوێ و نەدەتوانێت دەست بەرێت بۆ ڕیشە لەبەر ئەوەی ڕیشە هیچ شتێک نییە بێجگەلا مناسباتێکی زاڵمانە و نایەکسان کە ڕژێمی ئیسلامی بە شێوازی خۆی بە سەرکوتکردنی توندوتیژ پارێزگاری لێ دەکات. بە هەموو ئامار و ئەرقامێکەوە و بە هەموو مدیریەتەکەیەوە ڕژێمی ئیسلامی دەبێ بڕوات. ئەمە حکمێکی مێژوویە لەلایەن خەڵکی ئازار چەشتووی ئێرانەوە کە ڕێگای گەڕانەوەی نییە. 44 ساڵ ئێش و ئازار و بێمافی، 44 ساڵ تیرۆر و زیندان و ئەشکەنجە و ئیعدام بەسە. لەمڕۆدا گۆڕانی ئەمیان ئەو بواری خەبات لە دژی حاکمیەتی کۆماری ئیسلامی ناتوانێت ئەم حکومە مێژوویە بگۆڕێت.